گرژەکانی نێوان هەرێم و ناوەند پاش نزیکی 3 مانگ لە ڕاگەاندنی دەستپێشخەری حکوومەتی هەرێم بۆ گفتوگۆ هەروەکو خۆی ماوەتەوە. چاودێرانی سیاسیش دەڵێن ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کردی بۆ گفتوگۆ هەنگاوێکی ئەرێنی بوو، بەڵام بەغداد کات دەکوژێ و نایەوێت گفتوگۆکان سەر بگرێت. دۆخی خەڵکی لە کوردستانە لە ئاستێکایە کە هەموو بڵین پێشبینیەکان بۆ ئەوەیە کە دەرگای گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیدا بکرێتەوانێ و بۆ چارەسەرکردنی کێشە سەرەکیەکان کە خۆی لە خۆیدا لە ڕێی دەستوری عێراقەوانەی چارەسەر بکرێ. لەلایەن هەرێمی کوردستانەوە زۆربەی نقاتەکان یاخو خاڵەکان تەنفیز کراوە و دەرگا واڵا کراوە و جاری وهەیە زیاد لە پێویستیش داوا کراوە لە حکوومەتی ناوەندی کە هەرێم ئامادەیە بۆ گفتوگویەکی جدی و ئەمەش لە لایەن وڵاتانی نێودەوڵە با بڵین وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا وڵاتە زلهێزەکانەوانێ ئەمە پشگیری ئەو دانیشتنە ئەکەن و گفتوگویەکی تەندروستانە بۆ ئەوەی ئەم کێشانەی نێوان ناوەند و هەرێم بە گفتوگۆ چارەسەر بکرێت. 25 ئەیلول خەڵکی کوردستان وتی بەڵێ بۆ سەربەخۆی، بەڵام فشار و کاردانەوەکانی هێشتا بەردەوامە و عێراق لە ڕێگای کارتە جۆرە و جۆرەکانیەوە لە هەوڵی سنووردارکردنی دەسەڵاتەکانی هەرێمدایە. بۆیە چاودێرانی سیاسی دەڵێن ئەگەر زمانی سەرکەوتن و دۆڕان بەکار بهێنرێ هیچ لایەک قازانج ناکات و باجەکەی گەلدەیدات. بۆیە پێویستە عەبادی لەسەر چەپکا گوڵی سەرکەوتنەکانی نەخەوێ. دوای ئەو ڕیفراندۆمی کە 25 نۆکرا ئیمڕۆ عێراق بە دۆخێکی زۆر دژوارە تێئەپەڕێن، پێویستە هەموو خەڵکی عێراق و پێویستە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕاستی حکوومەتی فیدراڵی پێکەوە بێنە پێشەوە، نابێ هیچیان وا سیرکەن کە دۆڕاوی شەڕن یان سەرکەوتون، نابێ عەبادی بەو شێوەیە بەڕاستی بیر بکاتەوە ئیمڕۆ لەوە ئەچێت عەبادی مەغرور بوێت. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان وەک هەموو لایەک ئەزانێ هەموو میدیاکان ئاگایان لێ زۆر بەڕاشکاوانە داوای گفتوگۆکە داوای دیالۆگەکە لە بەغا، بەڵام بەداخەوانێ ئیمڕۆ حکوومەتی عێراقی هەنگێ جار نەرمی پیشانەیە، بەڵام نەرمێکە بەو شێوەیە نییە کە ئامادەیی چارەسەری کێشەکان بێ. ئەبێ ئامادە بوون بۆ دانیشتن، ئامادە زەمینە سازی بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا چاویان لەوەیە هەموو هەوڵان ناوخۆیی و نێودەوڵەتیەکان بۆ دەستپێکردنی گفتوگۆ لەگەڵ بەغداد بەرهەمی هەبێ، لەم بێژیانی و گوزەرانی تێی کەوتون ڕزگاریان بێت و باری لاری سەرشانیان ڕاست بکرێتەوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.